ئەو کەسانی کە هەم ڕۆڵەکانیان لە دەرەوەی وڵاتە و هەم ئەوانەیە کە ئێستا لە ئامادەکاریدان دەیانەوێت بڕۆن بە وڵاتانی ئەوروپا نیشتیمان جێبهێڵن بۆیە ئەو زانیاریانیان دەخینە بەردیدەیان تا بەرچاویان ڕوون بێت کە ژیان و دۆخ و گوزەرانی پەنابەر لەوێ لە چ دۆخێکدایە وەروە سەبارەت بە وەرگرتنی مافی پەنابەری ئێستا چۆن مامەڵە لەلایەن ئەم وڵاتانەوە لەگەڵ پەنابەر دەکرێت. سەبارەت بە ئەڵمانیا وەک دەبینین لە 22 مانگ قۆناغی دووەم کاروانێکی تری پەنابەرانی هەرێمی کوردستانی ڕەوانەی فڕۆکخانەی نێودەوڵەتی بەغدا کردەوە کە پێکهاتبوون لە 36 هاوڵاتی هەرێمی کوردستان لە سەڵت و خێزان پێکهاتبوون بەشێکی زۆری لەم پەنابەرانەی کە بە زۆرەملێ دوور لە هەموو بنەماکان و لە هەموو بەهایەکی مافی مرۆڤ ڕەوانەی فڕۆکخانەی نێودەوڵەتی کرابوونەوە خەڵکی سنووری پارێزگای دەهۆکن و بەشێکیشیان هی هەولێر و سلێمانی. دیارە ئەمە کاروانی یەکەم نەبوو لە ماوەی نۆمانگی ئەم ساڵدا دووەمین کاروانە وڵاتی ئەڵمانیا بە زۆرەملێ دەیانگەڕێنێتەوە لە ڕێگەی فڕۆکخانەی نێودەوڵەتی بەغدا وەردەگیرێنەوە. دیارە پێشووتریش ئێمە داوامان کردووە لە دادگای باڵای حکوومەتی فیدراڵی کە بەڕاستی پێداچوونەوەیەک بکات بۆ ئەم کەیسە بە زۆری نابێت ئەو پەنابەرانی لە وڵاتانی ئەوروپا دەنێردرێنەوە حکوومەتی عێراقی ملزەم بێت وەریان بگرێتەوە ڕەچاوی ئەوە بکەن کە بەشێکی زۆریان کێشەی کۆمەڵایەتیان هەبووە کاردانەوە و بەڕاستی لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە. بۆ ئێمە وەکو کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا ئێمە داوامان لە دادگای باڵای فیدراڵی عێراق کردووە و لە بەڕێز خاڵید شوانی سوپاسی دەکەین سەرەتا بەدەم داواکەمانەوە هاتووە و بۆ جارێکی تریش لە ڕێی میدیا بەڕێزەکانەوە داوای لێ دەکەینەوە کە بەڕاستی پێداچوونەوەیەکە ملزەم نەبێ مەم ڕێکەوتنامەیەی کە ئێستا لەگەڵ وڵاتی ئەڵمانیا کراوە و خراوەتە بواری جێبەجێکردنەوە پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێت وەکو وڵاتی تورکیا و میسر کە ئێستاکەینێ ئەوان دش بەو یاسایانە دش بەو بڕیارەنە کە بە زۆرەملێ بنێرنەوە وەریان ناگرنەوە. سەبارەت بە ڕێکەوتنامەیەکی تر لە مانگی سێ ئەم ساڵدا کراوە لە نێوان وڵاتی ئەلبانیا و وڵاتی ئیتالیا کە هەر پەنابەرێک بە نایاسایی داخلی کەنار ئاوەکانی وڵاتی ئیتالیا بێت و لەوێ دەست بەسەر